بەردەوام دەبین تەوەریەکەمی بەرنامە هەڵبەتە چاوان گفتوگۆ دەکەین. لە تەوەریەکەمی بەرنامەدا باس لە شێوازەکانی گەشت و گوزارەکەین. هەڵبەتە لە ڕۆژانی ڕابردوو کۆڕێک تایبەت بەم بابەتە لە ساڵۆنی کورسانی نوێ لە هەولێر ڕێکخراوە کە باس لە شێوەکانی گەشت و گوزار دەکات. لێرەدا گفتوگۆ لە شێوەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کراوە. هەڵبەتە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە چاوان ئەوەی کە هەیە و ڕوونە دەبینرێت شێوازەکانی گەشت و گوزار زۆریان هەیە، هەم لە شێوازی ئاینی شوێنەواری با بڵین ئەو شوێنانی دیکە کە کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ ناوچەکان هەرێمی کوردستان بە تایبەتیش لە وەرزی زستاندا ناوچە شاخاویەکان و ئەو دیمەنە جوان و سروشتە جوانەی کە هەرێمی کوردستان هەیەی کاریگەری دەبێت لەسەر هاتنی گەشتیاران و واروەها با بڵین فرەجۆرکردنی شێوازەکانی گەشت و گوزار و گەشتیاری لە هەرێمی کوردستان. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز نزار خەیلانی شارەزا لە گەشت و گوزار واروەها شێوازەکانی گەشت و گوزارمان بۆ باز دەکات لە هەرێمی کوردستان بزانین شێوازەکانی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی خۆی لە چیدا بینیوەتەوە و هەروەها کام جۆرەی گەشت و گوزار هەوڵدراوە لە هەرێمی کوردستانە پەرەی پێ بدرێت و هەروەها هەنگاوەکانیش بۆ فرەجۆرکردن و هەوڵدانی تەواوی ئەو شێوازانی کە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بوونیان هەیە چۆن کاری لەسەرکراوە. دەچینە لای میوانەکەمان بەڕێز نزار خەیلانی. کاک نزار سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لە جۆرەکانی گەشتیاری گەشت و گوزار لە هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەین. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان شێوازەکانی گەشت و گوزار جۆرەکانی گەشت و گوزار تا چەندە با بڵین تەواوی ئەو شێوازانی کە بۆ گەشت و گوزار دەستنیشان دەکرێت بوونیان هەیە. یەکەم جار سوپاسان ئەەکەم بۆ ئەو میوانداریەتان. دووەم جاریش پێشەوەی بینە سەر ئەم باسە من پێم باشە تعریفێکی گەشت و گوزار بکەین، بزانین گەشت و گوزار چییە؟ فەرموو. بەر لە هەموو شتێک گەشت و گوزار پیشەسازیە، بەرهەمەکەی دیار نییە، واتە بەرهەمەکەی خزمەت گوزاریە. مەسەلەن تۆ ئەچی بۆ هوتێلێک، لە هوتێلەکە هیچ وەرناگری بۆ ئەو پارەی کە ئەیان دەیتێ، تەنها بۆ ئەو خزمەتێ کە پێشکەش دەکرێ کە نونیان بۆ داناوی و تەلەڤیزیۆنیان بۆ داناوی و شوێنی خۆشۆرینیان بۆ داناوی و ئەم شتانە، یان کە بە تەکسی لە شوێنێکەوە ئەچی بۆ شوێنێک خاوەنی تەکسی هیچ شتێکت پێ نادا، تەنها پارەی ئەوەت لێوەرەگرێ کە توی لە شوێنێک گەیاندۆتە شوێنێک کەواتە خزمەت گوزاریە. چێشتخانەیەک هەمان شت کە ئەو شتانەی بۆ تەهێنێ هەمووی کڕیوێتی، تەنها تەباقەکە چاچ کردووە یان چایەچێکە لێناوە یان کارمەندە خزمەتکارەکە دێنێ و پێشکەشت ئەەکە. ئەمەیە گەشت و گوزار بە شکلێکی گشتی. و دووەمینیشیان گەشت و گوزار زانستێکە زۆر فراوان پەیوەندی بە هەموو زانستەکانی ترەوە هەیە، لە تەکنۆلۆجیاوە بگرە تا مێژوو و ئاسار و جوگرافیا و بۆ نمونە هەر جوگرافیەیەک هەیە پێی ئەوترێ جوگرافیای گەشت و گوزار، الجغرافیە سیاحیە. هەروەها بۆ اقتصاد، لە اقتصاد بۆ نمونە تەسویقی سیاحی هەیە. تەسویقی سیاحی یعنی بە بازارکردنی گەشت و گوزار و چۆنێتی دۆزینەوەی مشتری بۆ بنکە گەشت گوزاریەکان. ئەوجا لەمانە منەمەوێت زۆر بە کورتی باسکەم بۆ بێنن سەر مەوزوعەکانی تر. لەمانە ئەبێ ئەوەمان لەبیر نەچێ کە هەموو لایەنەکان ئاگادار بین. مەسەرەن هونەر، مۆسیقا، شانۆ، تیاتر، ئەمانە هەموویان پەیوەندیان بە سیاحەوەیە. و ئێمە وەکو کوردستان وڵاتێکی دەوڵەمەندین، زۆریش دەوڵەمەند بە فۆلکلۆری کوردی، بە هەمە زۆری ئاینەکانی ناو کوردستان. مەسەلەن مسلمانی سوننەمان هەیە، شیعەمان هەیە، عەلەویمان هەیە، کاکەییمان هەیە، ئێزیدیمان هەیە. هەموو ئەو جگە لە کلدان و ئاشووری ئەمانە هەموو دەوڵەمەندکردن بۆ گەشت و گوزار لە ڕووی مزگەوتەکانیان یان کەلیساکانیان یان شوێنی عیبادەکانیان.
ئەمانە هەمووی لە خۆیەوە کولتورە بەڵێ کاگنزدار برجی کوردەوە بەڵێ کاگنزداگەر بکرێت باسێکی کۆڕەکەی دوێنێ بکەن کە بە ناونیشانی شێوەکانی گەشت و گوزار لە کوردستاندا کۆڕەکەتان چۆن بوو دوێنێ باسی لە چیەکە ناوەڕۆکەکەی چی بوو ئامانج لە کۆڕەکە چی بوو؟ بەڵێ بن لە کۆڕەکە باسی ئەو مۆزوعانەم کرد دوێنێ بەڵام ببووە من تۆزە جێم گرانە پرسیارەکە باش تێ نەگەیشتم. بەڵێ کاگنزدار دەمانەوێت ئاماژە بە کۆڕەکەی دوێنێتان بکەن کە باز لە شێوەکانی گەشت و گوزار بوو لە هەرێمی کوردستاندا کۆڕەکەی دوێنێ چۆن بەڕێوەچوو ئامانچوان لە ئەو کۆڕە چی بوو ناوەڕۆکی کۆڕەکە چی بوو؟ بەڵێ بەڵێ ئێستا تێگەیشتم ئەزانی زۆر وردەکاریمان دوێنێ باس کرد لە گەشت و گوزار لە ڕێگاوبانەوە لە گوندەکانی گەشت و گوزاریەوە لە شوێنەکانی دێرینی وڵاتەکەمان لە مۆزەخانە و لە ئەشکەوتەکان کە چۆن ئەتوانرێ کەلچیان لێ وەربگیرێ بۆ سیاحەت یان بۆ وەرزشەکان وەکو لاتەوانی و شاخەوانی و خشان بەسەر بەفر و ئەم جۆرە مەوزوعانەمان باس کرد دوێنێ یعنی مەوزوعەکان وانە بوو لەسەر بابەتێکی یەک بابەت بێت وەک وتم لە بیدایەت گەشت و گوزار زانستێکی جار زۆر فراوانە هەر بابەتێک لەو بابەتانەی ئێستا من ناومهێنا کۆڕێکی ئەوێ کۆڕێکی ئەوێ یان دیراستێکی تایبەتی ئەوێ. باشە دیارە لە هەرێمی کوردستان هەروەکو خۆشت باست کرد شێوازەکانی گەشت و گوزار فرەچەشتن هەم لە کلتوری هەم لە فۆلکلۆری و هاوکات با بڵین بە جۆرێک لە جۆرەکان گەشت و گوزاری ئاینی گەشت و گوزاری زانستی و کۆمەڵێکی زۆر گەشت و گوزارمان هەیە لە هەرێمی کوردستاندا کام جۆرەی گەشت و گوزار زیاتر پەری پێدراوە و کام لایەنی گەشت و گوزار بوونی هەیە لەگەڵ ئەوەی بوونی هەیە بەڵام پەراوێست خراوە. ئەمە پرسیارێکی یەکجار زۆر جوانە لە گەشت و گوزار یەکەم جار کە هاتمەوە دوای ڕووخانی سەدام حوسێن بوو لە ساڵی 2003 بەڵام ئێستا ئەبینم گۆڕانکاریەکی زۆر باش بووە لە گەشت و گوزار بە هەرچەندە هەندێک کەم و کوڕی ماون کەم و کوڕیەکانیش کەمنین زۆرن بەڵام ئیشی گەشت و گوزاریش پێویستی بە زۆر شتەیە بەسەرن بۆ نمونە کوردستان ئاوی کەمە ئێستارەکە لە قۆناغی بنیاتنینی بەنداوەکانین ئەو بەنداوانە هەر لە خۆیانەوە گەشت و گوزار پێشەخەن یان ڕێگاوبان من کاتی خۆی کە هاتمەوە لە ڕێگاوبان لە شوێنێکی وەکو سلێمانی تازاخۆ ئەڕۆیشتی کە وەختە فڕۆکەخانە و شتی واشمان نەبوو قەتعەیەکت نادیت تابلوەیەکت نادیت کە پێت بڵێ ئەمە فلان گوندە یان ئەمە فلان شارە یان ئەمە فلان جێگا ئێستا تەقریبا نتوانم بڵێم هەموو ئەو شتانە چارەسەر کراوە ئەدی بۆ نمونە من لە هەولێرەوە پیاسەیەکم کرد بۆ لای چۆمان زۆر دڵم بەوە خۆش بوو کە ئەم تابلۆیانە ڕێنمایی کەرێکی زۆر زۆر چاکن چونکە ڕێنمایی کردن لە گەشت و گوزار هەر لە خۆیەوە زانستێکە ئەوجا ڕێنماییش جۆرەهایی هەیە ڕێنمایی دەنجی هەیە ڕێنمایی کەسی هەیە یعنی الدلیل الصوتی والدلیل الشخصی و هەروەها ڕێنمایی هەیە بە کوڕاس بە ڕێکلام بەو جۆرە شتانە ببوورە من لێرە هەر ئەوەندە بە کورتی لێ بڕمەوە بۆ ئەو جەنابتان پرسیاری تێ بکەن. بەڵێ کاک نزار دیارە بەس لە ئەو ڕێنمایانە کرد کە بۆ گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا پێویستە شتێکی دیکە کە زۆر باوە لە ئێستادا لە جیهاندا ئەو گۆگڵ ماپەیە کە تێیدا گەشتیار دەتوانێت بەبێ ئەوەی کە پرسیار لە کەس بکە خوڕێبەری گەشتیاری لەگەڵدا بە یاخود ئەو لۆحانەی کە لەسەر شوێنە گشتیەکاندا ئاڕاستی شوێنەکان دیاری دەکەن ئەوە لە ڕێگەی ئەو گۆگڵ ماپۆ بە ئاسانی دەتوانێت پێ بکات جا ئێوە چەندێک باستان لەوە کردووە کە گرنگە هەموو شوێنە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان بکرێتە ناو گۆگڵ ماپۆ بۆ ئەوی کە گەشتیاران بە ئاسانی بتوان دەستیان پێ بکات. بەڵێ بەداخۆ دیسان زۆر باش لە سوالەکە تێنەگەیشتم بەڵام ئەتوانم بزانم کە مەبەستت چی بوو لێرەدا من ئەڵێم هەندێک شت هەیە وەکو
کە ئینسان ئەیبێنێ لە گەشت و گوزاری کوردستان یعنی زۆر ناخۆشە. بۆ نمونە من کە تازە هاتبوومەوە لە ئەوروپا کە بەڵێ کاک نزار پرسیارەکەم دووبارە دەکەمەوە گۆگڵ ماپ ئەو ڕێنیشاندەری کە لە ئێستادا لەسەر ئاسی جیهاندا هەیە بۆ منە ڕێگەی گوگڵ ماپەوە کە پێویستە بە هێڵی ئینتەرنێتەوە گەشتیار کە سەردانی هەرێمی کوردستان دەکات دەتوانێت لە ڕێگەی گۆگڵ ماپەوە شارەزای شوێنەکان بێت ئاڕاستی شوێنەکانی بۆ دیاری کراوە. هیچ شتێکی وا لە کۆڕەکی دوێنێ باس کرا؟ بەڵێ ئەوجا ئەگەر لەسەر شێوەکانی گەشت و گوزار قسە بکەین منە دیسانەکە لە شتی ورد دەست پێەکەم مەسەلەن پۆلیس لە گەشت و گوزار دەورێکی چاڵاک دەبینی و کادرێکی گەشت و گوزاری گەلێک گرنگە. تۆ سیرکە کە گەشتیارێک دێتە وڵات لە سنوورەوە ئەوجا لە دەرەوە بەیان لە مەتارەکان فڕۆکەخانەکان یەکەم کەسکە ئەیبینی پۆلیسە کە مۆری هاتنە ژوورەوەی بۆ لێدا لە پاسپۆرتەکەی لە ڕێگا و بانیش کە درێک چێ ئەگەر بێت و گەشتیار هەر گرفتێکی بۆ دروست بێت دزی لێ بکرێ سیارەی دەعم بکرێ هەر هیچ شەکلە و ئیشانە هەر پەنا بۆ پۆلیسە باتەوە. دوا کەسیش کە ئەیبینی ئەو کاتەیە کە ئەو وڵاتە بەجێهێڵی و هەر پۆلیسەکەیە مۆری چوونە دەرەوەی بۆ لێ ئەدا جا لێرە ئەبێ پۆلیس زۆر هوشیار بێ. بەڵێ کاک نزار پرسیارێکی دیکە بۆ بەڕێزت گەرگویستی دەنگی ئێمە بیت ئەو چارەسەریانەی کە کاک نزار ئەو چارەسەریانی کە لە کۆڕەکەدا دوێنێ بۆ پرۆسی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان داخرایە ڕووکامانە بوون چ ڕێگە چارێکتان بە باش زانی بۆ چارەسەرکردنی و کێشەگیر و گرفتانی لە ئێستادا لاکەرتی گەشتیاریدا هەیە؟ داوای لێبوردن لێکم زۆر بەداخۆ بەڕاستی من هیچ مجە لێ نابێ ینی نازانم چۆن وەڵام بدەمەوە بەڵام ئەگەر ڕێگام بدەن من باسی ئەو شتانتان بۆ ئەەکەم کە تقریبا ڕێک بێ ئەو سوالە بگرێت وەڵا ئەو سوالە هیچی لێ تێ نەگەیشتم بەڵام مەسەلەن من دێمە سەر شتێکی تر تەکسی ینی ئەو شتانەی کە لێرانە بایەخیان پێ نەدراوە تەکسی زۆر گرنگە لە سیاحە. بۆ نمونە ئەو تابلۆی زەردەی کە گڵۆپەکەی دائەجێرسێ لەسەر تەکسی ئەمە ئەگەر بێت و شەوانە بێ مەسەلەن میوانی هەڵگرت بێ ئەبێ شوفێرەکە ئەو گڵۆپە بکوژێنێتەوە بۆ ئەوەی خەڵک بزارێکم تەکسیە گیراوە و نەفەری لەگەڵە ئەگەر دابجێرسێ بمانە ئەم تەکسیە بەتاڵە و ئەتوانی دەستی بۆ ڕابگری. دوایی شتێکی تریش پێویست نییە ئەو تەکسیارە بەبەردەوامی لە ناو شار و بازار و ئەوانە بسوڕێنەوە ئەبێت جێگای تایبەتیان بۆ دیار بکرێ و بە تەلەفۆن چکەی مرۆ تەکنیک ئەوەندە پێشکەوتووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ نزار خەیرانی شارەزا لە گەشت و گوزار زۆر بەداخەوە کە زۆر بە باشینی ئەتوانی لە پەیامەکانی ئێمە تێبگات تا ڕوونتر وەڵامی ئەو پرسیارانەمان دەست بکەوێت کە تایبەت بوو بە بابەتەکە بەڵام بە شێوەیەکی گشتی خۆشبەختانە ئەوەی کە بوونی هەبوو لە وتەی میوانەکەەوە ئەوە بوو کە باسی لەوە کردووە لە هەرێمی کوردستان شێوازەکانی گەشت و گوزار خۆشبەختانە کە بوونیان هەیە.